پاشەڕۆژە کوچبەران بۆ وڵاتان ئەوروپا تایبەتیژی ئەس بەحسا نافخوا بریتانیا بکەم دیشە ئەوروپا هەروەسا پاشەڕۆژە بریتانیژی بێ کوچبەرم گەل بەڕێ سامانچ بەرزنجی شەوێرمەند توارێ کوچ و شارەزای کاروبارên بریتانیayê ku dê Londonê pawekî rastaxû gelmeda bid berê samanc gelek spas ku hîn gelmedane ez destpêkê taybetî jî yani gelek caran nerazîbîn hebîn li ser hatina koçberan çi rûyê yasayî ve çi ji rûyê taybetî jî yê xelkî û evên ku heta kar jî dest nekevin lê boçî nûke berfirehî xwe piştandان têne encam dan boçî di vî wextî da ev nerazîbîne berfireh hebîne peqîne سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی جەنابتان بەڕاستی ئەگەر بیتە سەر واقعی ناوخۆی بەریتانیا من باسکەم نەچمە مۆزوعەکە باسی فەڕەنساتان کرد جەنابتان لای خۆتان بەریتانیا دوو حزبی دەسەڵاتداری تێدایە کە چەند ساڵێکە جڵەوی ئەم وڵاتیان بەدەستەوەیە حیزبانی کرێکاران و حیزبانی بڵێن کۆنسێڤەتیڤ پارێزگاران ئەم دوو حیزبە چەند ساڵێکە ئەگەر من بە بیرم بێ بۆ زیاد لە 30 ساڵ دەبێت کە کێشەی پەنابەر هاتنی پەنابەر وەکو کارتێکی سیاسی بەکارێنن لە دژی یەکتری بۆ ئەوەی کە دەنگی ببێنن ئەم بەکارهێنانی 4 ساڵ ئەم لاو 4 ساڵ ئەولا وای لێ کردووە کە خەڵکەکە بەڕاستی فکری بەلای توندڕەوی ئابڕوا بەرەو دیدی خەڵکانی نائینگلیزکەێنە ئەم وڵاتەوە کە غەریبیان پێدڵێن لە بیریان چووەتەوە کە وڵات ئەم وڵاتە بەدەستی غەریبە پێشکەوتنێکی زۆری بەدەست خۆی هێناوە و هەروەها توانیوێتی لەسەر پێکانی خۆی بۆستێت بەڵام ئەم دوو حیزبەیەوە گوتم لە پێشترا چونکە بەکارێنەوە کارتێکی سیاسی ئێستا ئەم کێشەیە گواستراوەتەوە بۆ شێوازێکی تر لە شێوازی توندڕەوی و هەروەها ناڕزایەکان گەشتۆتە ئاستێک کە بە هیچ شێوەیەک هیچ ڕەنگێکی قبول نییە و ئەمەش بەڕاستی دوو تەوەری هەیە تەوەرێکیان بەڕاستی خەڵکانێک هەن کە بە تەواوی ڕەگەزپەرستن ڕەگەزپەرستیەکان گەشتۆتە مەرحەلەیەک کە بەڕاستی مرۆڤ لەگەڵان ناتوانێت هەڵکات ئەوانە گروپێکی کەمن بەڵام تۆ سەیری ئەوە گەر بکەیت لە لەندەنی پایتەخت حساب کراوە تقریبا 110,000 کەس لەو ڕێپێوانە بەشدار بووە لەو 110,000 کەسا بڕوا ناکەم 10,000 کەسی ڕەنگە توندڕەوی حەقیقی بێ 100,000ەکەی تری بە مەبەستێکی تر چوە بۆ ئەوەیە کە ئەویش مەبەستەکەوەیە کە یعنی ڤالدە یعنی مەبەستێکی ڕاستە کە ئەویش ئەوەیە کە وڵاتەکە بە شێوەیەکی زۆر بەرچاو بێحەد پەناهەندە ڕووەکاتە ئەم وڵاتە کێشەی گەورەی باشە بەڕێز ئامانج تو نابینی شڕەخەکەی دیژی بە مەسەلەن بۆ نمونە لێ دەمایی کێ حکوومەتێنێ کلدیفێکن بریتانیا پشتی برێکزیتێ یعنی نەشیۆی نە پرزگرێکا چارەسەر بکەن نە چارەسەرکردنەوە پرزگرێکات کە نە خەتا یانژی بناسێت کوچبەرە هەتا وڵاتیژی وسا تێگەهاندینە بەڵێ بەڵێ خۆی مەوزوعەکە خەتانیە ئەم وڵاتە هەموو شتێ بە پلانەکە من پێم وانە ئەمە بەدەستەی ئەوە بێ بڵێ لە خۆی دروست ببێ من پێم وایە حکوومەتەکە بەدەست بە پلان ئەم بەرنامەدا ئەنێ بۆی خەڵکانی ڕەگەزپەرست دروست بن و دژی پەناهەندە ئەو کارانە بکەن من پێم وایە مەبەستی تەکنەلۆجی لە پشتی ئەم ڕێپێوان و خۆپشاندەرانەوە حەزی شەکەن بگاتە حاڵەتێکی توندوتیژی تا بتوانن لێرە من ئەوەی من ئاگام لەبێ حکوومەت ئامادەکاریەکە بۆ دیجیتەڵایدی کە ئەوەیە هەموو تاکێکی ئەم وڵاتە بە گەورە و بچووکەوە بزانێت چی ئەەکەن چی ناکەن چۆنەکە لەکووا ڕوو بۆ کێ لەکوێ ناڕوو بۆ پێ یعنی بە هیچ شێوەیە کە پرایڤەسی بۆ تاکە کەسی لە وڵاتەیە نەهێڵن لە ڕێگەی ئەم جۆرە کەسانەوە کە ئەم گروپانە ڕۆپۆش وەکیش دەرڤە سەر بابەتی کوچبەرن لێ بابەت گەلە شندێ ماسترە باش ئەگەر هوسابت بریتانیاش شلای یاسایی وەدێ چ یاسایەکە دانێت بۆ کۆنتڕۆلکردنا vê rewşێت paşa rojê de karîgeriyeka rastaxûdê hebit li ser paşa rojê derêxistina yasayên tundtir çunkî tirsa koçbera hemîş yasa ye بەڵێ بەڵێ ڕاستی ئەگەر بێتە سەرەوەی کە حکوومەت بڵێ هیچی نەکردووە لەم دقی جەناب قسە لەگەڵاکەم هەفتەی پێشەوە وەزیری کۆچی کۆچبەران لە تەلەڤیزۆنەوە بە ئاشکراوتی 32,000 کەسمان ئامادە کردووە بۆ گەڕانە بۆ وڵاتەکانی خۆیان ئەوەی کێشەیە بۆ بەریتانیا و بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەوانە
لە مەسەلەی کۆچبەرە ئەوەیە ئەو گرژەی کە ئێستا ناسەقم گیرێک کە ئێستا ئەرزی بەگشتی گرتووەتەوە کە خەڵکانێک هەن چارێکی تریان نییە ئەوە مبەڕریشان بەدەستەوەی بۆی بتوانن وڵاتی خۆیان بەجێ بێڵن و ڕووکەنە ئەم وڵاتانە بۆ مەسەلەی ئەوەی بڵێن بەرنامەیەکی هەبێ حکوومەتی بەریتانیا تاوەکو یاسایەکی تونتر دەکا بڵێ ئەوە تا تونندڕەوەکان داوا دەکەن بەڕاستی بە تەواوەتی لە ئەوروپا بچنە دەرەوە یاسای خۆیانیانە بێت دەڵێن بۆچی بۆ ئەمریکا جایزە بۆچی بۆ کەنەدا جایزە بۆ هەر وڵاتێکی تر وڵاتێکی وەکو ئێران قسە لەسەرەوەیە کە هەزاران ئەفغانیە نێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی پرس بە کەسیش ناکە و نەش بۆ بە مشکیلە و نەش بۆ بە مەوزوعەوەی کە بڵێن ڕەگەز پەرستن بۆچی بۆ ئەمان ڕەگەز پەرستی بێ ئێستا خەڵکەکە هەر غەریبەکە نیە ترسی لێنشتووە خەڵکانی ئینگلیز ترسیوان لێنشتووە ئەگەر بێتە هۆی گرژی ناوخۆی چکە خۆت دەزانی گرژی ناوخۆی گەورەترین کوشندەیە وەردەوڵەتێک باشە پلان بی چیە بەڕێ سامانچ بۆ نمونە پلانا بریتانیا بوو پاشە ڕۆژی چیات گەلوان وڵاتێن و خەلک لێ کوچت کرد هەتا ئەگەر ئەس عێراقت نمونە بینم هەماهەنگیات نێفبەرا بریتانیا و عێراقێدا بوو هێلانا خەلکی وڵاتێ وانە لە عێراقێ ڕێکا کوچێ نەگرن دێ چکن هەتا ئەم ساتێک ئێستا قسە لەگەڵ جەناب تاکەم پێم وابێ وا بۆ چەند مانگێک دەچێت لەگەڵ ئەم وڵاتانەی کە ڕوو لە بەرلێشا و ڕوو لە بەریتانیاکەن باسی لە ناو دوو کاوانێ باسی بەریتانیا بەڕوونی بکەم ئەوەیە کە حکوومەتی بەریتانیا لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتی سوودان و ئەو وڵاتانی ئەفریقا و ئەفغانستانیشتا ڕادێک دانیشتون خاڵاتەکانیان وەرەگرنەوە وەری بگرنەوەی ناگرنەوە بەڕاستی سزا خرێتە سەریان سزاکان لە سزای ڤیزا بۆ نمونە ڤیزا بۆ مەسەلەی وڵاتێکی وەکو عێراق ئەگەر عێراق هاوڵاتەکانی خۆی وەرنەگرێتەوە بە هیچ شێوەیەک ڤیزا بە خەڵکی عێراقی نایە ئەوە سزایەکی گەورەیە بۆ بەڕاستی حکوومەتی عێراقی بڕوا ناکەم بتوانێت ئەو سزایە قبول بکە یا بەرگەی ئەو سزایە بگرێت کە بە شێوەیەکی هیچ ڤیزەیەک نەدرێ بە هاوڵاتی عێراقی کاڵین هاوڵاتی عێراقی مەقسەدمەوەی ئفیشەڵیز یعنی پیاوەکانی دەسەڵاتیش وەزیری ناوخۆ بۆ نمونەیە هی عێراق ڕەنگە نەتوانێت ڤیزەیەک وەرگێ بێ بۆ بەریتانیا ئەگەر ئەم داوانەی بەریتانیا قبول نەکەنەوە داواکانی بەریتانیاش بەڕاستی نردنەوەی ئەو کۆچبەرانە بڕوا ناکەم داوایەکی ئەوەندە قورس بێت چکە هەندێک کەس ڕوون و ئاشکرایە کە هیچ کەشێکیان لەسەر نییە دوای قەرەباڵخی کەوتون ئەوە ڕاستیەکەیەتی ئەزانی خۆی ئەمەوێت لێرا شتێ باسکەم باسی نەتەوەکان کەم کاتوونەتە وڵات من بۆ خۆم لای خۆمەوە زۆر زۆر سوپاسی تاک بە تاکی کوردەکەم کە لەم بەریتانیایە کە بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی ڕێکوپێک هەم خۆ گۆڕین هەم سارە لێ خوڕینیان هەم قسەکردیان لەگەڵ خەڵکە گونجاوترن لە چاو قەومەکان یان بڵێن گەلەکانی ترا لە بەریتانیایە خەڵکانی کێنە ئەم وڵاتەوە نەحساب بۆ یاسایە بەریتانیا بەڕێز ئاوانچ ها ئەل سەرڤێ خۆڵە پڕاستم هیچ لیستەکە دیارکردی هەیە ژۆلی حکوومەتە بەریتانیاوە وڵاتین کیش وڵاتین الپلال دەستپێکێ یا باشتێنە تەعاملا خۆدات گەل یاسایên بەریتانیایە خەلکێوی وڵاتی ڕێزگرتنا کللتوری وڵاتی و کورد چ ڕێزبەندیەکێنە کیش مرتبەکێنە توێ لیستێدا ئەگەر تشتێکی وسە حتاش عالیە ڤەکوڵەران ژیڤات بتەکردن ئەزانی ئەمە بۆ خۆمان لێکۆڵینەوەمانێ من بۆ خۆم 25 ساڵ ڕێکە لەگەڵ ئینگلیزە هەر تێکەڵاویمە یعنی زۆر تێکەڵم لەگەڵ خەڵکی ئینگلیزە نەک هەر لەم شاری خۆم لە شارەکانی تش ئەوەی کە ئێمە بینینەوەی کە ئێمە لەگەڵ ئینگلیزەکان قساگەین هەموو کەس بە گشتی لە کورد ڕازیە وەکو کورد نەک وەکو عێراقی ئەوە باڕوون بێ یعنی بەڕاستی وەکو کورد خەڵک لە کورد زۆر زۆر ڕازیە ڕاستە ڕەنگە یەک و دوو کێ شەشمانە بێ ئیتر ژیانی ژوای لێ هاتووە دەبێ هەندێک جار بەلا ڕێیا بڕۆی ئەگەر بەلا ڕێیان ڕۆی ڕەنگە ژیانت قورستر بێ ئەمە وەکو هاوڵاتیان بەس وەکو ئەوەی کە لەگەڵ یاسای ئەم وڵاتە لەگەڵ خەڵکی ئەم وڵاتە لەگەڵ حتا لەگەڵ دینی ئەم وڵاتە پێم وایە خەڵکی کورد باشتر گونجاوترە ژیوەتکرد کو مەترسیên کێمتر سەروانە بن بۆ دیپۆرتکردنی مەبەستا من کوردن نە عێراقی وەڵی ئێمە ئیشەکەمانەوەیە بەڕاستی ئێستا خۆمان ئیشی ئەو کارە ناکەین لێ لە وڵاتەیە بەڵام حتا ئیشی ئەمەش بە حکمی ئەم یاسا تازانی بەریتانیا و قورزەوە هەوڵاتیانی کورد هەر کەسێک بێ یەر شوێنێک بێ ئەگەر داواکەی بەڕاستی ڕەڤز کرابێ کەش بێتە بنبەست ئەگەری نردنەوەی هەیە و زۆر زۆر واردیشە پێش بۆشیە جێبەجێ بکرێ و سزاکان ڕۆژ بە ڕۆژ قورستر دەبن نامێ پێشی خەڵک و موشت خەڵک بترسێنم چکە بەڕاستیان دەشت من دەیزانم حەز ناکەم لە تەلەڤیزیۆنیەوە
بەگوێی خەڵکی بدەن بەڵام دەتوانمەوە بڵێ مەڵەمە ئەو کەسانی کە ئەگەر هیچ شتێکیان نەماوە هەوڵێ بدەن بۆ خۆیان کە فرێشکرێن کە لە ڕێگەی محامیەکانیانەوە لە ڕێگەی کەسی شارەزاوە کە بتوانێت ئەو کار گەلەک سپاس بەڕێز ئامۆنج بەرزنجی ڕاوێژکار توارێ کوچ شەڕەزای کاروبارên بریتانیا هین گەلمەدا بوون لەندنێ سپاس بووە.